بەشێک لە حیزبولانە سیاسی کوردیەکان لە شاری کەرکووک لەسەر ئاستی کەسی یەکەمی حیزبەکان لە بارگای مەڵبەندی دوو یەکێتی لە کەرکووک لە کۆبوونەوەدان یاخود کۆبوونەوە ئەنجام دەدەن و بەستی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان و دروستکردنی هاوپەیمانێتی یاخود بڵێن یەکلیستی لە نێوان حیزبولانە سیاسی کوردیەکانی کەرکووک. من بۆ زانیاری زیاتر هاوڕێ بەختیارم لەگەڵا. هاوڕێ سڵاوت لێ بێم کاتت باش ناوەڕۆکی کۆبوونەوەکە لەسەر چیەوە کۆبوونەوەکەتان بۆچی؟ سپاس. کۆبوونەوەکە تایبەتە بە پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و چۆنێتی بەشداریکردن لەو هەڵبژاردنە دابەلانی کەم بۆ لایەنی کوردستانی لە کەرکووک، هەروەها قسەکردن لەسەر پێکهێنانی یان دوا کۆبوونەوە لەسەر پێکهێنانی لیستی هاوپەیمانی کوردستانی لە کەرکووک لە نێوان حیزبولایەنە کوردستانیەکاندا. کۆبوونەوەکە لەسەر داوەتی برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ئێستا ئێمە لە مەڵبەندی دووی کەرکووچین بۆ ئەوەی و توێژ بکەین لە نێوان خۆمانە بۆ چۆنێتی پێکهێنانی لیستی کوردستانی و یان پێکهێنانیش. ئەوڕێ پێشتر چەند زانیاریەکە بۆ باسی لەوا کرد کە لایەنەکان بەگشتی لەو یەکلیستیان لەو هاوپەیمانێتیەک شاونەتەوە نەگەیشتۆتە هیچ ڕێکەوتنێ. تا ئێستا ڕێکەوتن چی کراوە لەسەر هاوپەیمانەتی بۆ دروستکردنی لیست؟ هەتا ئێستا بۆ دروستکردنی لیست هیچ ڕێککەوتنێکی کۆنکریتی نەکراوە و هەڵوەشانەوەی لیست و با بڵین ئەنجام نەدانی یان شکستێنانی یەک لیستیش لە کەرکووک تا ئێستا ڕانەگەێنراوە وانە. ئەمڕۆ کۆبوونەوەیە بۆ ئەو بابەتە تاوتوێ و بابەتە دەکەین گەرگەشتینە ڕێککەوتن لە ڕووی تەکنیکیەوە، لە ڕووی بۆچوونەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی لێکۆڵینەوە لە بابەتیەوەی یەک لیست بین باشە، دوو لیست بین، چەند لیست بین، چۆن بۆ کورد باشە، قسە لەسەرەواکەین. ئەگەر ڕێککەوتینەوە پێکەوە لە لیستێکا بین، ئەگەر ڕێک نەکەوتینەوە ئەکرێ بە جۆری تر بەشداری لە هەڵبژاردن بکەین. چێ و چێ لە کۆبوونەوەکان بەشدار نین لە کەرکووک بەگشتی لە دوای ڕۆژاوەکانی 16 ئۆکتۆبر پارتی لە کەرکووک نەگەڕاوەتەوە کەرکووکنەوەی نوێژ بە هەمان شێوە. ینی لیستەکە ئەو هاوپەیمانێتی کە ئەو بۆ میکانیزم قسەی لەسەرەکەن تەواوی حیزبولانە سیاسی کوردیەکانی تێدایە؟ بەڵێ. وەکەوەی بەڕێزت باست کرد برایانی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک تەواجودی سیاسیان نییە، ینی بەشداری کۆبوونەوەکان ناکەن بۆ پێی بارەگایان نییە و برایانینەوەی نوێش بەشداری کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکان هەر لە سەرەتاوە ناکەنەوان و دوورن لەو بابەتە. ئەوی تر هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوەی. بەڵێ دیارە ئەمە هەشتم کۆبوونەوە لەسەر ئاستی کەسی یەکەم یاخود پەیوەندیەکانی حیزبولانە سیاسی کوردستانیەکان لە کەرکووک بۆ دروستکردنی هاوپەیمانێتی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. چەندین کۆبوونەوە لە ڕابردوودا ئەنجام دراوە و ئێستاش یەکێکە لەم ئەمریکا ئێستاش لێرە کۆبوونەوە کۆبوونەوەیەکی ترە بۆ ئەوەی بگەنە ئەنجامێک لەسەر دروستکردنی هاوپەیمانێتی. پێشتر لە ڕابردوو حیزبولانە سیاسیەکان تەنها لەسەر ناوی هاوپەیمانێتی و لۆگۆ هاوپەیمانێتێکە ڕێککەوت بوون، بەڵام لە کۆبوونەوەی ئەمڕۆ دیارە میکانیزم و شێوازەکانی تری ڕێککەوتن لەسەر هاوپەیمانێتیەکە باسی لێوەکرێت. بەڵێ نەگەڕێمەوە. بەڵێ سۆران، سوپاس بۆ خستنە ڕووی تەواوی زانێرەکان. ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت.